دوجار چوارچێوەی هەمانگی کاندیدی خۆی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق دیاری کرد. تاکو ئێستاش ناڕەزایی ئاشکرای سەدرەکانی لەسەر نییە. با پێی وتەی بەرپرسانی چوارچێوەی هەمانگی محەممەد شیع کاندیدی سەرۆکوەزیران هیچ ڤیتۆیەکی لەسەر نییە. چاوەڕان دەکرێت چەند ڕۆژی ئایندا ڕۆژێک بۆ کۆبوونەوەی پەرلەمانی عێراق دیاری بکرێت تا سەرۆک کۆمار و سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق تیادا دیاری بکرێت. ئێستا بە دیاریکردنی محەممەد شیع سودانی لەلایەن چوارچێوەی هەمانجی و پێم وایە هەنگاوێکی گەورە بووە. هەموو لایەنە سیاسیەکان چ ئەوانەی کەوا لە بەرەی دەروی ئیتاری تەنسیقین لە چوارچێوەی ڕزگاری نیشتیمان شابوونە دەبێ ئەوانە ئەگەر خەمخۆری ئەوەن عێراق بەرەو ئیستقراری سیاسی بڕوا، عێراق بەرەو ئیستقراری ئەمنی بڕوا، دەبێ هەماهەنگ و هاوکار بن بۆ ئەوەی ئەم حکومەتە دامەزرێت. بارودۆخی سیاسی و ئەمنی عێراق و بارودۆخی ناوچەکەش ضرورەتێک دروست دەکات کە بێم حکومەتە پەلەی لێ بکرێت دروست بکرێت. ئیتاری تەنسیقی گەیشتوونەتە ئەو باوەڕی کە دەبێ بە زووترین کات یعنی حکومەت پێک بهێنرێەوە کارنامەی حکومەتە ئاشکرا بکرێ بۆ کۆمەڵانی خەڵکی عێراق و چیتر مماتەڵی تیان نەکرێ پێکێنانی حکومەت چونکە زۆر دواکەوت و عێراقیش ڕوبەڕووی کۆمەڵێک ئەزەمە و کۆمەڵێک ژیر و گرفتی ناوخۆی و دەرەکیش بۆتەوە لە ڕاستیاوە بینین ئێستا مەسلەی تیرۆر هێرشەکانی تورکیا، مەسلەی بەڕێوەبردن، مەسلەی گەندەڵی، ئەمانە هەمووی مەلەفی قورسن لە بەردەم ئەم کابینێ بۆیە دەبێت بە زووترین کات پێک بهێنرێت. چوارچێوەی هەمانگی هەنگاوە قورسەکەی ناوە کە دیاریکردنی کاندیدی سەرۆکوەزیرانە ماوەتەوە کورد ناکۆکیەکانی لەسەر کاندیدی سەرۆک کۆمار یەکلایی بکاتەوە و بگەنە ڕێککەوتن لەسەر کەسێک بۆ وەرگرتنی ئەو پۆستە بە بۆچوونی چاودێرانی سیاسی، بربەستەکان و دەستێوەردانەکان زیاتر کاریگەریان هەیە لەسەر یەکلاییکردنەوەی گرفتی نێوان هێزە سیاسیەکان. لە تەشکیلکردنی حکومەتە هەمیشە ئەم کێشانە بووە چونکە گەورەترین گرفتێک ئەوەیە کە ئەمان ئیتفاقیان کردووە کە لە دەستوریشا هاتووە بەیەکەوە حکومەت تەشکیلکەن و ئەم ئیتفاقە لە ئەسڵا بۆ خزمەتکردن نییە، بۆ بەشکردنی کێکەکەیە کە لە نێوان حیزبە عێراقیەکانە دروست بووە. ئەجینە ناکرێت عێراق ئاوها بەردەوام بێت و ناشتوانێت بەردەوام بێت، بەڵام لە هێزێک قبول ناکەن کە بێت گۆڕانکاریەک لە عێراقا بکە هەر هێزە عێراقیەکان و لە هەمان کاتە عێراق تەسلیم ئەکەن بە سەرۆکوەزیرانێکی لاواز کە لە ژێر دەسەڵاتی هەموو حیزبەکانە بێ کە ئەمە خۆی لە خۆیان کارەساتێکی گەورەیە. عێراق بە دۆخێکی ناهەمواری سیاسیدا تێدەپەڕێت. ماوەی دەمانگە نەتوانراوە حکوومەت دروست بکرێت. ناکۆکیەکانی نێوماڵی شیعە لەلایەک و کورد لەلایەکی دیکە بوونەتە بربەستی سەرەکی دەرکردنی عێراق لەو دۆخە خراپە سیاسیە. بۆیە پێشبینی دەکرێت لەگەڵ دروستبوونی حکوومەتی نوێی عێراق بربەستەکان زیاتر بن و ناکۆکی نێوان هێزە سیاسیەکان قوڵتر ببنەوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.